بیر لەوە بکەرەوە هەسارەیە لە بۆشایی ئاسمانە هەبێ کە هەنێک هەژماکردنێکی خەیاڵیان بۆ نرخەکەی داناوە 26 میلیۆن دلار واتر 30 لە بەردەما بێ. ئەمە چیرۆکی خەیاڵی زانستی نییە، ئەمە پشتبەستووە بە تیۆریە زانستیەکان دەربارەی هەسارەیە کە ناسا ناوی ناوە کانکری E55 بەڵام لەناو خەڵکا بە هەسارەی ئەڵماس بەناوبانگە. ئەمڕۆ لە چەناڵی کۆزمۆس گەشتێکی خێرا ئەکەین بۆ ناو ئەم هەسارەیە. سەرەتا بە باسی پێکاتەکەی بکەین. توێکڵی زەوی ئێمە زیاتر لە ئۆکسیجین و سیلیکۆن پێگاتوە ناخەکەشی ئاسنە، بەڵام ئەم هەسارەیە جیاوازە. هەنێک زانایان پێیان وایە ئەستێرەکەی ئەم سیستمە دەوڵەمەندە بە کاربۆن. بۆیە کاتی ئەم جیهانە دروست بووە ڕەنگە لە بری بەردی ئاسایی زۆربەی ناخی لە کاربۆن پێگاتە بێ. ئەم هەسارەیە هێندە نزیکە لە ئەستێرەکەی کە پلەی گەرمیەکەی ئەگاتە 2000 پلەی سەدی. ئێستا هاوکێشە زانستیەکە لێک بەرەوە کاربۆنێکی یەکجار زۆر کوی کەرۆ لەگەڵ گەرمیەکی زۆرا و پەستان و کێشکردنێکی یەکجار بەهێز لە ناخی ئەسارەکەی بخەسەری. ئەم سێهۆکارە ڕێک ئەو هەلو مەرجانە ڕەخسێنن بۆ دروستبوونی ئەڵماس. لە هەندێک مۆدلی زانستیە پێشنیار کراوە لایانی کەم یەک لە سەرسەی بارستایی ئەم هەسارەیە لە ئەڵماسی کریستاڵی پێگاتە بێ. ئەگەر ئەم تیۆریە ڕاست بێ ئەوە ئەم بڕە ئەڵماسە چەند جارێک لە کۆی گشتی کێشی زەوی زیاترە. باش ئەگەر هەسارەیەک هەبێت ئەو هەموو ئەڵماسەی لێبێ ئەمریکا بۆ واز لە ئێمە و نەوتەکەمان نایەنێ بچێت لێوە بهێنێتەوە خۆی پێدەوڵەمەندکە. کێشەکە لێرۆ دەست پێەکە. ئەم هەسارە نزیکەی 40 ساڵی ڕووناکی لە زەویەوە دوورە. لە پێوەری گردونیە وەکو دراوسێکی ئێمە وایە، بەڵام بۆ تەکنەلۆژیای ئێستای مرۆڤ گەیشتن پێی مەحاڵە. ئەگەر خێراترین گەشتی خۆمان ئەنجام بین لەم کاتەیە لەوانەیە سەدان هەزار ساڵمان پێچێت تا ئەگەینە ئەوێ. بەڵام تەنانەت ئەگەر ڕۆژێکیش تەکنۆلۆژیای ئەومان هەبێ بگەینە ئەوێ ناتوانین دەست لە ئەڵماسەکان بین، چونکە لایەکی ئەم هەسارەی هەمیشە ڕووی لە ئەستێرەکەیەتی و زۆر گەرمە. وەلایەکەی تریشی کە هەردەم تاریکە پڕیەتی لە گازی شەهراوی و پەستانەکەی هێندە بەهێزە کە شتێکە ناتوانانی بیتە ئەوێ. وەلەوانێ پرسیاریەوە بکەی ئێمە چۆن ئەزانین بەم شتانە لە کاتێکە ئەوەنە دوورە. لێرەیە تەلیسکۆپی جیمز وێب بێتە ناو مەسەلەکەوە. لە نوێترین دۆزینەوەکانە تەلیسکۆپی جیمز وێب توانی بۆ یەکەم جار بەرگەهەوای ئەم هەسارە بەردینە بپشکنێ. و تەلیسکۆپەکان تەنها وێنەی خەیاڵی ناکێشن، بەڵکو لە ڕێگەی تیشکی ژێر سوورەوە ڕاستی ئەم جیهانەمان پیشانێن. کانکری E55 پێمانەڵێ کە گردون چەند پڕە لە شتی سەیر و سەمەرە. هەساری زۆر جیاواز هەیە نەک بەس لە ئەڵماس، چەندین جۆریکی هەسارەمان هەیە کە لە ڤیدیۆکانی داهاتووە باسییانەکەین. ڕەنگە شتانێک هەبن کە لای ئێمە زۆر بە بەهایە و زۆر گرنگە لە هەسارێکە ئەوەنە زۆر بێ ئەگەر بیهێنینەوە قیمەتی نامێنێ.